مامۆستاگیان سەلامی خوا لێبێ. سڵاوی خوا لە خوشکی خۆم دادا. پاپادار سێباتە قوت و پاپاد ئینشاءڵڵا. ئەجمعین ئینشاءڵڵا لەگەڵ ئێوەی بەڕێزیشە زۆر سوپاس دەکەم. مامۆستاگیان عەزیز نەبێن. فەرموو. صحیح فەرموو. پرسیاری یەکەم بە نوێژی مەغریب و نوێژی عەسرەوە سنەت لە پێشەوە دروستە لە دواوەی مەغریب و عەسر؟ بەنسبەت بەڵێ نوێژی مەغریب و عەسر. بەڵێ پرسیاری دووەمیشم سنەت لە پێشەوە هەیە؟ بەڵێ لە پێشەوە هەیە لە دواوەی؟ بەڵێ. بەڵێ ئەو پرسیاری یەکەمت. پرسیاری دووەمت دادا؟ پرسیاری دووەمیشم مامۆستاگیان ئەگەر پارە بی بە کەسێک وا بۆ نمونە 5 ملیۆنی پارە بی بە کەسێک بۆ 6 مانگ ئەو مانگانە 700,000 800,000 تا 100,000 باتی بڵێ ئیشی پێوەکەم ئەو پارە حرامە بێ؟ ئەخڵین تەحدیدی بکە بڵێ ئەو 5 ملیۆنە لە دادەشانە زۆر دەگرم من مانگی 700,000 خۆت هەر دەدەمێ زیاد و کەمی پێ ناکەم ئەمە بەسەر چاو جوابت دەدەمەوە. ئەگەر حرامە بێ بۆ هەردا حرامە بێت بڵین تەحدیدیە کاخر ئەو دەڵێ بۆ نمونە کاسبیم هەبێ و نەمبێ ئیش قازان زۆر کەم کەم 700,000 دەدەمێت زەرەر بکەم 700,000 خۆتت هەر دەدەمێ. بەڵێ ئەم شێوەیە حرام دەبێ بۆ شتان ڕزیاتر ڕوون دەکەمەوە باشە؟ وڵی هاوسەرەکەش وتی حرامە شتیوا مەکەوتم زانم بە جەنابیش تو هەموو بینەرانیش پرسیارێکی جوانە خەڵک زۆر دەکەوێتەوە گرفتەوە بەسەر چاو بەت باز دەکەم ئینشاءڵڵا. باشە پاپادار سێباتە مامۆستاگیان. خوشکە باشەکەم دادە شاناز خوا ئاگادار بێ دادەگەن. دادە شاناز وەکو یەکەم پەیوەندی فەرموود نوێژی مەغریب و عەسر سنە لە پێشەوە هەیە یان لە دواوەی. نوێژی عەسر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جار هەیە دوور کاتی کردووە و لە فەرمودەی صحیحیشا فەرموویەتی رحم الله امرأ صلى قبل العصر 4 رحمتي خوا لو ئافرەتە بێ لەو پیاوە بێ لەو کوڕە بێ لەو کچە بێ لەو ئیماندارە بێ کەوا لە پێش نوێژی عەسرەوە 4 کات سنەت دەکا واتە دوور کات سنەت بکە هەستەوە دوور کاتی تریش سنەت بکە ئەمجا نوێژی عەسرەکەت بکە. ئەگەر زانیت 4 کاتەکە بەلاتەوە زۆرە قورسە لەسەر شانت ئەوە دوور کات بکە دوور کات سنەتی پێش نوێژی عەسر بکە و ئەگە توانیشت بیکە بە 4. بەڵام لە دوای نوێژی عەسرەوە هیچ سنەتێک مەکە هەتا بانگی مەغریب دەبێت. لە دوای نوێژی عەسرەوە هیچ نوێژێکی سنەت مەکە هەتا بانگی مەغریب دەبێت کە بانگی مەغریبیدا دوور کات سنەتی پێش نوێژی مەغریب هەیە. سەحابەکان دەفەرمون لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بانگی مەغریبی دەدا هەموو خەڵک هەڵدەستا سنەتی پێش نوێژی مەغریبی دەکرد. ئەگەر کەسێک هاتایە و گوێی لە بانگ نەبووە و ئاگای لەوە نەبووە کە هێشتا جەماعەتی مەغریب نەکراوە وی ئەزانی ئەم دوور کاتێک کە خەڵک دەیکا سنەتی دوای نوێژی مەغریبە بۆیە دوور کات سنەتی پێش نوێژی مەغریب هەیە کە سێر کاتەکە شت کرد دوور کات سنەتی دوای نوێژی مەغریبی شەیە. ئەوە بەو شێوەیە خوشکە شاناز. پارە دەڵێ ئەگە 5 ملیۆن بیدێ بە کەسێک دەڵێ وەرە من مامەڵە دەکەم کەسابەتی پێوە دەکەم مانگی 700,000 دەدەمێ بۆ نمونە 700,000 800,000 100,000 بەڕێزان هەر کەسێک کە پارەی هەیە ملیۆنێکە 5 ملیۆنە دەفتەرێکە 2 دەفتەرە داد بە کەسێک وتی مامەڵی پێوە دەکەم ئەبێ بەو شێوەیە بیدەیتێ یەکەم دڵنیابی ئەم پیاوە پارەخۆر نێوە کۆم پارەخۆرانەی کە لە بازاڕە هەر لە پارەی خۆت هەر لەو 5 ملیۆنەی خۆت مانگی 700,000ەکە دەداتێت تا 3-4 مانگ هەمووی ملیۆنێک ناداتێ چوارەکەی کە زەردم کردو وڵا دەستیان بڕیم و وڵا پارەکەم فڵان کەس بردی واتە هەر لە پارەی خۆت لە ڕۆنی خۆت سەری خۆتی پێچەوە کردویەوە دەبێت یەکەم دڵنیابی ئەو کەسە لەم پارەخۆر و دەستبڕانە نییە چونکە بازاڕی ئێستا بەڕێزان بەخوا متمانەی زۆر کەس بووە ئەو هەموو خەڵکە دەبێت ئینسان ئەسعید و مەنی تەعاڵە بغەیریه بەختەوەر ئەو کەسەیە دەرز لە غەیری خۆی وەردەگرێ ئەو هەموو خەڵکەتان نبینی نەک بە ملیۆن دینار هەیە بە ملیۆن دۆلاری ڕۆی هەیە بە 100 دەفتەری ڕۆی هەل لە هەموو شارەکانی کوردستانە ئەو بەزمەمان بیستۆ خوا پەناماندا هەمووی بە ناوی مامەڵەوە هەل لە پارەی خۆی داوێتیەوە دوایی بەشێکی زۆر کەمێکی داوەتەوە بەشە زۆرەکەی ئێستاش و ئێستاش ڕۆی هەیە فێر بەڵە سوڵحی بۆ دەکەین کاکە نیوەی پارەکەم دەوە نیوەکەی هەر دەڕوە دەبێت یەکەم دڵنیابی ئەو کەسە لەو کەسانە نییە و کەسێکی ڕازگۆیە لە مامەڵەدا و حەڵال خۆرە و مامەڵەی حەڵال دەکات نابێت تۆ پارەکەی بدەیە بچێ مەشروباتی پێ بکە نابێت پارەی بدەیت تێ بچێ معاملەی جگەرە بکە پەنا بەخوا نابێ معاملی نێرگەلە و نێرگەلەخانە بکە ئەبێ ئەو کاسپی کە دەیکات ئاگاداربی کەسابەتەکە چییە دڵنیابی لەوە ئەمجا خاڵی سێم نابێت تەحدیدی جێگیر بێ قازانجەکە ئێستا خوشکە شاناز دەڵێ وەنمونە من 5 ملیۆن دەدەم بە فڵان کەس کە معاملەم بۆ پێ بکات دەڵێم مانگی 700,000 خۆتت دەدەمێ جا ئەو زەرەر بکە قازانج بکە زۆر قازانج بکە کەم قازانج بکە هیچ نەکە تۆ 700,000 خۆت هەیە ئەمە ڕیبایە
ئەمە ڕیبایە نەخێر ئەبێ دوای ئەوەی کە دڵنیا بووی فڵان کەس حەڵال خۆرە ڕازگۆیە دەستبڕ نییە پارەکەت نافەوتێ سەرمایەکە نافەوتێ قازان سەری مایە ناخوا لەم حاڵەتدا پارەکەتدایە بێ بڵێ برا شیرینەکەم ئەم پارەیە بالای جەنابەت بێ قازانجت زۆر کرد بەقەدە بڕەکەی خۆم وانمونە تۆ 500 ملیۆنت هەیە ئی من 5 ملیۆنە لەو ئەندازەی کە بەر من دەکەوێت قازانجم بۆ دیاریکە بۆ نمونە ملیۆنێک 10,000 بەردەکەوێت من 50,000 خۆمم بۆ دیاریکە ئەتر بەو شێوەیە قازانجت کەمتر کرد کەمترم بۆ دانێت زەرت کرد خوانە خواستە مادام معاملەکەت مەشروعە احتیمالی زەرریشی هەیە زەرت کرد منیش بە ئەندازەی خۆم لە ملیۆنێکە بۆ نمونە 10,000 زەرەکە بەردەکەوێت نەخێر ئامادەم لە زەرری شەریکین لە قازانجیشا بەپێی ئەو ڕێژەیە کە تۆ قازانجم بۆ دادنەی بە زۆر و کەمی معاملەکەت زۆرت قازانج کرد زۆرم بەردەکەوێت لەوە چێ مانگی 100,000 بەرکەوێت لەوە چێ مانگێکە بێ 30,000 بەرکەوێت لەوە چێ مانگێکە بێ 70,000 بەرکەوێت بەڵام ئەوەی کە دڵنیای کردی وتی ڕێک تهدید 70,000 خۆل لە 5 ملیۆنەکە وەرگرا ئەو حرامە نابێ ئەو شێوەیە معاملە دەبێت قازانج و زەرەدی دیار بێ ئەمجا لە قازانج و زەرە هەردوو لە هاوبەش بن ئەمجا لە ڕیبە جا دەکرێتەوە خوا بەرەکەت خاتە ماڵتەوە بە ئاگاداریەوە مامەڵە بە پارەکانتەوە بکە.